ئەم کاتتان باش و ماندوو نەبن بەیانیتان باش ڕۆژی شەمەیە نامهەوێ زۆر کاتتان بکوژم بەڵام چەند هەواڵێکی گرنگ هەنا دەمانەوێ بە کورتی لەسەر ئەمانە چەند قسەیەک بکەین کە پەیوەندیان بە کێشەکانی ئێران و ئیسرائیل و ئەمریکاوە هەیە و پەیوەندیان بە عێراقەوە هەیە و لە هەمان کاتدا پەیوەندیان بە تورکیاوە هەیە. بە سەرەتا لە عێراقەوە ڕابگەینین. سەرچاوەیەک لە هەرێمی کوردستانی عێراق ڕۆژی هەینی دوێنێ بە ئێران ئینتەرناشنالی ڕاگەیاندووە کە واشنگتن هۆشیاری داوەتە بەغدا لە ئەگەری هەر وەزارەتێک بدرێتە دەست کوتلە چەکدارەکانی پەیوەست بە کۆماری ئیسلامی. ئەو کاتە ئەمریکا دان بە حکوومەتی نوێی عێراقدا نانێ. لە ئێستاوە ئەما کێشەیەکی زۆر زۆر گەورەیە لە نێوان سوودانی و ئیتاری تەنسیقیشدا. ئیتر ئەو هەواڵانەی کە دزە دەکەنە ناو مێدیاکاندا باس لەوە دەکەن کە لە نێوان مالیکی و سودانیشدا ئیتر ئەو جۆرە کێشمەکێشە هەیە و ئەوە هەتاوەکو ئێستا بەردەوامە. خۆی لە خۆیدا هێزە چەکدارەکانی سەر بە ئێران یعنی حەشدی شعبی ئەوانی دیکە و یانش حەشدی شعبی ئەوانە لەناو حەشدی شعبیدان دەبێ ترانسفۆرم بکرێن، یعنی دەبێ بگوازرێنەوە لە پێگەیەکی سەربازیەوە بۆ پێگەیەکی سیاسی و لە سیاست زیاتر پێگەیەکی بیرۆکراسی. لەبەر ئەوەی عێراق هەتاوەکو ئێستا لە ژێر هەڕەشەدا بوو، چ هەڕەشەی داعش بێ و چ هەڕەشەی دیکە، هەڕەشەی سونیەکان، ئیتر هەڕەشەی ئەڵقاعیدا، ئیتر حەشدی شعبی وەکو هێزێکی چەکدار پێویست بوو. بەڵام لە ئێستادا ئیتر هێزێکی بیرۆکراسی پێویستە لە عێراقی نوێ لە بۆ ئێراندا. ئەگەر ئێران بیهەوێت لە عێراق بمێنێتەوە لە مەودووە بە هێزی چەکداری بە هیچ شێوەیەک ناتوانێت بگاتە ئامانجەکانی. بەڵام لە سیستەمی دادوەریدا، لە سیستەمی حکومڕانیدا، لە سیستەمی دیپلۆماسی و بانکیدا ئەتوانێ ئەم کارانە بکە هەتاوەکو دەرفەتێک دەبینێ. کاتێک دەرفەتێکی بینی ئەما سەر لە نوێ سوپایەکی دیکەی پرۆکسی ساز دەکا یان ساز ناکە ئەمەیان نازانین. بەڵام ئەم جۆرە مشتومڕانە بەڕاستی ئیتر پێمان دەڵێن کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام دەدرێ یان ئەنجام نادرێەوە. ئەگەر هەڵبژاردن ئەنجام درا، هەڵبژاردنەکی بە کێشە دەبێ و یانیش بە کێشە دەبێت. مەبەستمان ئەنجامی هەڵبژاردنەکانە، ینی لایەنێک دانی پێدانەنێ. ئەمە چۆن دەبێ؟ چونکە ئێمە دەزانین هەتاوەکو ئێستا ئێران بە شێوەیەک لە شێوەکان لەناو بیرۆکراسی عێراقدا هەیە، هێزی هەیە. ڕاستە ئەڵێن لە ئایندەدا هێزی چەکداری ئیتر یارمەتی مانەوەی ئێران لە عێراق نادا، دەبێ ئەمانە ئەوە بکرێن. بەڵام لە ئێستاوە ئەو هێزانە هەن ئیتر هەم لە ڕووی چەکداری، هەم لە ڕووی سیاسی، هەم لە ڕووی مالیدا ئەم هێزانە هەن، ڕووی جەماوەریشەوە هەن. ئیتر ئەمانە چۆن دەکرێن؟ چونکە وەکو لە بەرنامەکانی پێشوشدا باسمان کردەوە، خۆشتان دەزانن ئیتر موقتەدا سەدر بەشداری ناکە و لە ئەنگرانی موقتەدا سەدر دەنگدەنیان دەنگ نادەن. ئیتر ئەمانە هەمویان چۆن دەبن؟ ئەمە بەڕاستی بابەتێکی گرنگە و دەمانباتەوە لای ئەو مەترسیەی کە هەڵبژاردننی ئایندەی عێراق ڕەنگ بێ هەڵبژاردنێکی زۆر زۆر بەکێشە بێ و ئەوە ئەنجامەکەی ڕەنگ بێ زۆر زۆر بکێشێ و کێشە لەگەڵ خۆیدا بێنێ. ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە و لە هەمووی گرنگتر چاودێران باس لەوە دەکەن کە هەتاوەکو ئێستا چاودێریەکی نێودەوڵەتی باش ئامادە نەکراوە بۆ ئیتر چاودێریکردنی هەڵبژاردن بەگشتی و ژماردنی دەنگەکان. خۆی لە خۆیدا ئەو سیستەمە ئەلکترۆنیە سیستەمێککە بە بەردەوام ئامادەیە کراوەیە بۆ مانوپۆلاسیۆن، ینی بۆ فرت و فێڵ. و لە هەمان کاتدا ئێمە ئەگەر بێت و لایەنێک ئاعترازیش بکات دەبێ بچێتە لای دادگا.
دادگای دەستوری دادگای فدرال ئیتر ئەو دادگایانش بە شێوەیەک لە شێوەکان بێگومان هەم ئێران دەستی تێدا هەیە و هەم ئەمریکا قودرەتی لەسەردا هەیە و ئەمانە چۆن دەبن بەڕاستی چەند پرسیارێکی وەڵام نەدراوەنە. بابینە سەر ئێران و ئەو هەواڵەی ئیتر چەند سەعاتێک بەر لە ئێستا کە کەناڵی 12 ئیسرائیل بڵاوی کردەوە. ئیتر هەواڵێکی بڵاو کردەوە ئەم هەواڵە ڕەنگ بێ سەری ئێران زۆر بێشێنێ. هەواڵەکە چیە؟ دەستگای ئەمنیەکانی مەکسیکا هەوڵێکی سوپای پاسدارانی ئێرانی بۆ کوشتنی ئینات کرانس نیگر بالیۆزی ئیسرائیل لەو وڵاتە شکست بهێناوە. یعنی ئێران ویستوێتی لە مەکسیک بالیۆزی ئیسرائیل بکوژێ. کەناڵەکە لە زاری بەرپرسیارێکی ئەمریکا ئەمەی بڵاو کردوێتەوە کە بالیۆزخانەی ئێران لە ڤەنزوێلا لە پشت بەشێکی زۆری ئەو جۆرە پیلانانە لە دژی ئەمریکا و ئیسرائیل بەڕێوە دەچێت. یعنی بە بەردێک دوو چۆرەکەی کوشتووە. لەلایەک ئێرانی کردوتە تیرۆریست کە هەوڵی کوشتنی بالیۆز و خەڵکی سڤیل ئەدا، چونکە بالیۆز یعنی دیپلۆمات یعنی سڤیل، و لە هەمان کاتدا ئیتر بالیۆزخانەی ئێران لە ڤەنزوێلا، واتە ڤەنزوێلاشی کردوتە ئامانجی ئەمە کە دۆناڵد ترامپ بەردەوام ئەڵێ ئەم ڕووناسبەی هێڕشی دەکەمە سەر و سوپای ئامادە کردووە ئیتر یعنی لەسەر تەکتیکن لەسەر پلاپیتکەن. ئیتر ئەمە بەڕاستی ئەگەر ئیتر بەدووەچوونی زیاتری بۆ بکەن و بیان هەبێ گەورەی بکەن، ئەمە ئەکرێ ببێتە کێشەیەکی زۆر گەورە سەری ئێران و ڤەنزوێلا زۆر ئیتر بێشێنێ. خۆی لە خۆیدا ئیتر هەواڵەکە کە کەناڵی 12 ئیسرائیل بڵاوی کردێتەوە، کەناڵی 12 ئیسرائیل دەناسرێ و لە هەمان کاتدا ئیسرائیل بەخۆ دۆسیایەکی زۆر ناپاکی هەیە لەم جۆرە هەم لە مانیپولاسیۆن ئیتر فرتوفێڵی مێدیاییدا، هەم لە مەسەلەی تیرۆردا. یعنی لە وڵاتانی دنیادا وڵات نەماوە، شار نەماوە ئیسرائیل کاتی خۆی کەسێکی لێت تیرۆر نەکرد بێ و ئەو کەسانە زۆریان کەسانی سیڤیلی بوونە، یان دیپلۆمات بوونە، یان بڵێن زانا بوونە، زانای وڵاتە عەرەبیەکان بە تایبەتی زانای ئەتۆمی مەرج نییە ئیتر زانای ئەتۆمی فەڵەستین بوو بێ و یانیش ئێرانی بوو بێ، بەڵکو زانای ئەتۆمی مسری هەبووە، زانای ئەتۆمی تونسی هەبووە، جەزائیری هەبووە، هەر زانایەکی ئەتۆمی هەبوو بێ لە دەرەوە. ئیتر ئیسرائیل خۆی گەیاندووتێ یان بە پارە یان بە مەسائیلی ئیتر مانیپولاسیۆنی سێکسی و شتیوە ئیتر شتێکی لەگەڵ کردووە ئەگەر بۆی نەکرابێ کوشتویەتی. لەبۆ هەندێک ئیتر دۆسیای ئیسرائیل لەو بارەیەوە پاک نییە، بەڵام ئەگەر بێت و لەو بارەیەوە بەڵگە و شتیوە پەیدا بکەن ئایا ئێران تا چڕادێک ئەو کارەکە بێگومان ئێران پێشتر کردویەتی، حیزبوڵڵا کردویەتی و یانیش ئێران لە ڕێگەی حیزبوڵڵا زۆرتر ئەم کارە نەکردووە. بەڵام لەو هەڵومەرجەی ئێستادا ئێران ئەم کارە دەکای یان نا، ئەمەیان بابەتێکی دیکەیە. هەرچەندە هەوڵەکە لە ساڵی 2024 بووە، ینی ساڵێک بەر لە ئێستا بووە و ناوی حەسەن ئیزادی دێنن کە بەکرێ گیراوێکی سوپای پاسداران بووە. ئەو کارەی کردووە و لە ڤێنزوێلا ئامادەکاری کردووە بۆ ئەو کارە. خۆی لە خۆیدا لە هەموو پەخشەکانی دواییدا باسم کردووە، گوشارێکی زۆر گەورە لەسەر ئێران هەیە، پیلانێکی زۆر گەورە لەسەر ئێران هەیە. ئیتر بە ئاشکرا ئەمریکا لە ڕێگای قەتەر، لە ڕێگای ئیمارات، لە ڕێگای ئۆردون چەندین جار پەیامی لە بۆ ئێرانیەکان ناردووە، یان ئەوە تا بە تەواوەتی خۆتان لە دۆسیەی ئەتۆمی ڕزگار دەکەن،
ئیتر درێژایی ئەوەکانتان یعنی قەبارەی موشەکەکانتان بچووک دەکەنەوە یان ئەمە تا ئیتر دەستی ئیسرائیل کراوەیە یعنی ئەمریکا بەخۆی نایهەوێ سەر مەسرەفی شەڕێک بخاتە ئەستۆی لە هێرشی 12 ڕۆژی نێوان ئیسرائیل و ئەمریکادا ئەمریکا ئەو هێرشەی کردە سەر ئێران بە تەنیا بۆ ئەوەی ئاگربەستی پێڕابگەین ناچاری ئاگربەستی بکە ئەگەرنا مەبەستی ئەوە نەبوو هێرش بکاتە سەر ئێران چونکە ئێران نە لوقمەیەکە وەکو عێراق و سووریا و ئێران لێدانی سەربازی ئێران بە مەبەستی ڕووخاندن بە تایبەتی لەوانەیە لێککەوتەی زۆر زۆر چاوەڕوان نەکراوی لێ بکەوێتەوە و ئەمەش بەڕاستی هیچ ناوچەکە جیهان ئەوروپا بە هیچ شێوەیەک ناتوانن تحملی ئەمە بکەن لە بەرامبەر ئەمەدا چی ئەکەن لە بەرامبەر ئەمەدا ئیتر لەلایەک وەکووتم لە پەخشی دوێنێ ئێوارەدا باسم کرد ئیتر وڵاتەکانی ئاسیا بە تایبەتی ئەوانەی دەوروبەری دەریای خەزەر کۆ دەکرێنەوە وەکو بینیتان دۆناڵد ترامپ لەگەڵ ئەمانە کۆبووە و کازاکستان ئیتر ڕایگەیان کە دەچێتە ناو پەیمانی ئیبراهیمی کە کازاکستان ئیتر نزیکەی لە سەدا 25 زیاتر جوگرافیای دەریای خەزەر کۆنتڕۆڵ دەکات ئەمە زۆر زۆر گرنگە و دەریای خەزەر دەریایەکی زۆر زۆر گرنگە لە بۆ ئێران لە بواری ئابووریشەوە زۆر زۆر گرنگە هەم کازاکستان هەم دەریای خەزەر ئیتر وەکو پردێکن لە بۆ ڕێگای ئاوریشمی چینی لەو بارەشەوە زۆر زۆر گرنگن ئیتر ئەمانە هەمویان کۆبکەوە سەریەک نیشانمان ئەدا لەگەڵ لێدوانەکەی هەری دوایی تۆماس باراک کە لە کۆنفرانسی بەحرێن ڕایگەیاند کە تورکیا و ئیسرائیل شەڕ ناکەن بەڵکو لە دەریای سپیەوە تا دەریای خەزەر لە ناو هاوکاریدا دەبن ئەمە هەموو نیشانمان ئەدەن کە تورکیا و ئیسرائیل یعنی ئەمریکا دەیەوێت تورکیا و ئیسرائیل لەو بارەیەوە نزیک بکاتەوە هەر لە بۆ هەندێ تەماشا دەکەین فڕۆکەخانە و یانیش بنکەیەکی سەربازی کە ئەمریکا لە نزیکی دیمەشق دەکاتەوە هەرچەندە لە دەوروبەری دیمەشق دوو بنکە هەن ئیتر لە کامیان دەبێت جارێ دیار نییە بەڕاستی بەڵام ئیتر ئەمە بە پلەی یەکەم پەیوەندی بە تێرۆر و ڕێگریکردن لە خەتەکانی نێوان ئێران و حیزبوڵای لوبنانیەوە هەیە بەڵام لە هەمان کاتدا گەڕانتیەکە لە بۆ ئیسرائیل و ئەمە لە هەمان کاتدا ڕەحەتبوونێکیشە لە بۆ تورکیا یعنی ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە کێشەیەکی زۆر گەورە لە نێوان ئیسرائیل و تورکیادا نەمێنێ ئەو کاتە ئیتر ئەمە ڕنگ بێ کڕۆکی بابەتەکە بێ و ئەمانە هەمویان ئیتر تەماشا دەکەین لەگەڵ ئەو هەواڵی کە تازە باسم کرد مەسەلەی تیرۆرکردنی هەوڵی تیرۆرکردنی بالیۆزی ئیسرائیل لە مەکسیک ئەمانە هەمویان پێمان دەڵێن کە گوشارێکی زۆر زۆر گەورە دەکەوێتە سەر ئێران هەتا وەکو ئێستا لایەنی حاکمی ئێرانی ئیتر بە تەنیا بە زمانی چەک قسە دەکات چەکەکانمان پێشخۆین چەک لە فلان شوێن بکرین سیستەمی بەرگری ئاسمانی فڕۆکە لەوێ بکرین ئەمەیە بەڵام تەماشا دەکەین گوشارێکی زۆر زۆر گەورەش لەلایەن ریفۆرم خوازانەوە هەیە مەسەلەن لێدوانی دوایی لاریجانی زۆر زۆر گرنگە کە ئێمە دەبێ لەگەڵ ئەوروپا ڕێک بکەوین و بەرهەمهێنانی وزەی ئەتۆمی ڕابگرین یانیش گەشەی پێ نەدەین ئەمە ئیتر شتێکی زۆر زۆر گرنگە کە پێشتر خەتی سوور بوو لە ئێراندا ئەمانە هەمویان پێمان دەڵێن کە دەبێت شتێک ببێ بەڵام ئەو شتە ڕنگ بێ زۆر بە خێرایی نەبێ لە سەرخۆ ئەم گۆڕانکاریە ڕووبدا
لە بەرامبەر ئەو لە کاتێکدا ئەو لێدوانە دێ کە تۆماس باراک ئەڵێ ئێران و تورکیا لەناو هاوکاریدا نەجات تۆماس باراک دیپلۆمات نییە، شتەکانی زۆر زۆر خۆشن، من زۆر گوێ لێ دەگرم لە هەموو لێدوانەکانی، تەنانەت لەسەر تویتیش تاقیبی دەکەم، شتەکانی زۆر زۆر خۆشن. ئەو شتانەی کە دیپلۆماتێک سیاسیەک ناوێری بە ئاشکرا بیڵێ و یانیش بە پێچ و پەنا ئەیڵێ ئەو بەڕاشکایی پێمان دەڵێ. دوای لێدوانەکەی ئەو کە تورکیا و ئیسرائیل شەڕ ناکەن بەڵکو لە ناو هاوکاریدا دەبن، هەم لە دەریای سپی ناوەڕاست هەم لە دەریای خەزەر واتە دژی ئێران و یانیش دژی چین حتا دژی رووسیا. ئیتر ئەمە خەڵکی ئیسلامی ناو ئاکپارتی و دەوروبەری ینی حکومڕانی تورکیای زۆر زۆر ئەوە کردووە، تووشی دوودڵی و کێشە کردووە. هەر لە بۆ هەندێک تەماشامان کرد ئەمڕۆکە یعنی دوێنێ بووە بزانام دوێنێ بیان پێرێ بوو دەوڵەت باخچەلی زۆر بە توندی ئیتر وەڵامی تۆماس باراکی دایەوە، بەڵام ئەمڕۆکە هەواڵێکی زۆر زۆر سەیر و سەمەرە هات. یعنی لە سەردەمی شەڕی غەزەدا کاتێک شەڕەکان زۆر زۆر گەورە بوون، ئیتر زۆربەی وڵاتانی ئەوروپا فەرمانی دەستگیرکردنی نەتەنیاهۆیاندا ئەگەر بێتە وڵاتەکەیان بێتە ئەوروپا وەکو ئیسپانیا، ئیرلەندا و زۆر وڵاتی دیکە هۆڵەندا وابزانام لە ناودایە، بەلجیکا ماوەیەک ئەمەی تاو توێ کرد، بەڵام بەلجیکا پێشینەیەکی خراپی لەو بارەوە هەیە پێشتر لە بەرامبەر ئاریال شارۆن بڕیارێکی وای دەرخستە بوو. ئیتر دوای ئەوە ئەمریکا بەلجیکای سزادا حتا نەیهێشت ئیتر سیغفرید براکڵ کەسێکی ئەیدۆلۆگی بەلجیکایە، ئەیدۆلۆگی یەکێتی ئەوروپایە، ئیتر ببێتە سەرۆکی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا کە ئەو مافەی هەبوو و ئەو قودرەتەی هەبوو، بەڵام بە تاقی تەنیا ئەمریکا ڕێگای نەدا و سزایدا. ئیتر دوای ئەوە بەلجیکا ئەو بڕیارەی گۆڕی. ئێستا کە تەماشا دەکەین کە شەڕ نەماوە کە هەموو شتێک تەواو بووە و ئێمە دەزانین بازرگانی بەردەوام دەکا، بازرگانی نێوان ئیسرائیل و تورکیا، ئیتر لە ماوەی چەند سەعاتێکی ڕابردوودا سەرۆکایەتی داواکاری گشتی دادگای تورکیا لە ئیستانبول فەرمانی دەستگیرکردنی بۆ 37 کەسی ئیسرائیلی دەرخست کە لە ناویاندا نەتەنیاهۆ، ئیتر وەزیری بەرگری ئیسرائیل کاتس و ئیتامار بن گیڤر وەزیری ئاسایشی نیشتیمانی و ئیال زەیمری تێدایە کە سەرۆکی سەربازی ئیسرائیلە و چەندین دیکەش. ئەمانە بە هیچ شێوەیەک نابێنە تورکیا ئەگەرنا دەگیرێن. بەپێی نووسنگەی داواکاری گشتی فەرمانی دەستگیرکردنەکانی بەرپرسانی ئیسرائیلی بە ئەنجامدانی تاوان دژی مرۆڤایەتی و جینۆساید لە غەزەدا و دژی ئەو فلۆتیلایەی کە یارمەتیەکانیان دەگواستەوە بۆ غەزە لە دژی ئەوە ئەو بڕیارە دراوە. ئیتر ئەوە بە ئاشکرا پێمان دەڵێ کە ئەمە بە تەنیا پەیوەندی بە ئارامکردنەوەی ڕایگشتی دەوڵەتی تورکیا هەیە، ئەگەر ناشتی وها نەمەحاڵە نەدەکرێ. جگەلەوە نەتەنیاهۆ و زۆربەی ئەو کەسانەی کە بڕیارەکەیان لەسەر دەرخراوە ئەمانە لە هەمان کاتدا هاوڵاتی ئەمریکایین. باشە قەشە براونز کاتێک تورکیا ئەردۆغان دەستگیری کرد و گوتی بەری نادەم، بە هیچ شێوەیەک بەری نادەم، بە یەک توییتی دۆناڵد ترامپ ببوورن بە یەک نامەی دۆناڵد ترامپ و یەک توییتی، ئیتر ئەردۆغان ناچار بوو سەربەستی کرد. لە نامەکەدا گوتی ئەحمەق مەبە، لە توییتەکەشدا گوتی ئابوووریەکەت سەر و ژێر دەکەم ئەگەر سەربەستی نەکەی. لەمەوە 24 ساعتاندا سەربەستی کرد. نەتەنیاهۆش هاوڵاتیەکی ئەمریکاییە.
نەتەنیاهو دوو پاسەپۆرتی، هەم پاسەپۆرتی ئیسرائیلی هەم پاسەپۆرتی ئەمریکایی، چۆن دەیگری پاشان نەتەنیاهو بۆ بێتە تورکیایانی ئەمانە تەماشا دەکەی هەر هەمویان پەیوەندی بە ئارامکردنەوەی ڕایگشتی ناوخۆیی هەیە. ئیتر هەم دەوڵەت باخچەلی هەم بەشێک لە بەرپرسیارانی تورکیا کاتێک لە بەرامبەر پرۆسەی دیالۆگی ئیمرالیش جۆرێک لە جۆرەکان قسە دەکەن جا هێزەکانی سووریای دیموکراتی دەکەنە ئامانزیاننا لە هەمان کاتدا پەیوەندی بۆ هەیە ئەگەر نا پەیوەندی بە هیچ شتێکی کەنیانی پەیوەندی دوو خیتابیان هەیە یعنی خیتابێکیان هەیە وە کارەکانیان پێچەوانەی خیتابەکەیە کارەکانیان لەگەڵ ئیسرائیل بەردەوامە بەڵام بە خیتاب دژی ئیسرائیل کارەکانیان لەگەڵ ئەوجەلان بەردەوامە ئیتر وەکو بڵێ شامی شەریف بێ هیچ شتێک لە گۆڕێدا نیە کارەکان هەموو بەڕێوە دەچن سیناریۆ لە بۆ یەکتری دادنێن وەکو ئەو سیناریۆیە کە هێزەکانی پەکەکە لە تورکیا کشانەوە ئاخر لە تورکیا هێزی پەکە نەمابوو من ئاگدارم ئەو هێزە لە تورکیا نەکشاوەتەوە ئەو هێزە هەر لە قەندیلی تر سیتر کەسیان هێنانوی تر کۆبوونەوەیشی چاپەمەنیان پێخستن حتا ئەو کۆبوونەوەیە ئیتر باوەڕ بکەن لە سەداخوازی خودی دەوڵەتی تورکیا ساز کراوە یعنی بۆ ئەوەی ئێمە هەنگاوێک بنین ئێوە شتێک دروستکەن ئەگەر هەنگاویش نەبوو هەنگاوێک دروستکەن ئەمە تایبەتمەندی دەوڵەتی تورکیایە بەڕاستی خەڵکی خۆی فریوەدا ئیتر ئەمە زۆر گرنگە جەنگیز چاندار کە پەرلەمانتارێکی بەڕێگەز تورکە بەڵام پەرلەمانتاری دەم پارتیە لە دیاربەکر لە دوێنێ لە بەرنامەیەکی یوتیوبی ئیرفان ئاکاندا ئیتر قسەی کرد و لە زاری دەرچوو کە چەند ڕۆژێک ماون بۆ ئەوەی سلاحەدین دمیرتاش سەربەست بکرێ ئیتر ئەمە وا دیارە شتێکە دەکرێ ببێ و زۆر ینی ئەو احتیمالە زۆر لە پێشە کە سلاحەدین دەمیرتاش ئەمجارە بێتە دەرەوە بەڵام ئێمە کامە سلاحەدین دەمیرتاش دەبینین ئەمە جێگای گفتوگویە بەڕای من سلاحەدین دەمیرتاشی 2013-2015 نابینین لەوانەیە ماوەیەک پشوو بدە دوای ئەوە بکەوێتە ناو سیاست و دوای ئەوەی دەکەوێتە ناو سیاست چۆن دەبێت ئەمەیان زۆر گرنگە یعنی ئەوە بابەتێکی تایبەتە دەمەوێ لایفێکی دیکەی لەسەر بکەم بەڵام دەمەوێت بە کورتی سەرەداوەکەیتان نیشان بدەم یعنی هەتاوەکو ئێستا لە ناو بزوتنەوەی کوردیدا حتا بزوتنەوەی مەبەستم بزوتنەوەی ئەوجەلانیە ینی بزوتنەوەی لەگەڵدا ڕاست و چەپ و محافزەکار و دیموکرات و چەپی تورک و سۆسیالیست و ئایندار و هەر هەمویان لەناو ئەو بزوتنەوەیدا جێگایان کرد وانە لە بۆ چ جێگەیان کرد لەبەرەوەی شتێک هەبوو بە ناوی کێشەی کورد و شتێکی هەبوو بە ناوی شەڕ ئێستاکە ئەو کێشەیە نامینێ لەسەر ڕاغبەتی دەوڵەتی تورکیا کێشەی کورد دەچێتە ژێر سێبەری دەوڵەتی تورکیا پەکێکە نامینێ و بزوتنەوەی کوردی ئیتر بە هەمان شێوە دەچێتە ژێر سێبەر و کۆنتڕۆلی دەوڵەتی تورکیا ئەمە لایەنی ئیزابی هەیە و لایەنی باش و خراپی هەیە ئیتر لەو کاتەدا ئیتر کە ئەو کێشەی نەمینێ کێشەی کورد بێگومان ئەو لایەنانەی کە پێشتر بە ناچاری لە دەوروبەریە کۆ دەبوونەوە بە تایبەتی چینی ناوەڕاست ڕنگ بێ لەمە و دووە بۆ شێوەی سیاست نەکەن ڕنگ بێ بە شێوەیەکی جیاواز سیاست بکەن جا بزوتنەوەی کوردی بزوتنەوەی ئۆجلانی لە ژێر ئیمتیحانێکدایە ئایا ئەو ئیمتیحانەی ساڵانی 90 کە لەو کاتەدا چینی مامناوەندی چینی ناوەڕاست هەڵسان خۆیان کاندید دەکرد لە بۆ پەرلەمان دەچوونە ناو سیاست بەبێ ئەوەی بڵێن ئێمە پەکەکەینە بەڵام لە کۆتاییدا سازشیان کرد لەگەڵ پەکەکە و پەکەکە ئەمانەی قبول کرد پەکەکە وەکو حیزبی دیموکرات و کۆمەڵە و ئەوانی دیکە نێگوت ئەمانە جاشن ئەمانە خاین ئەمانە پیاوی تورکیانە
بەڵکو یارمەتیدان ئایا ئێستا کەش هەمان شت دەکا یان نا ئەمەیان بابەتێکی زۆر زۆر گرنگە. پێشتر ناکۆچەکانی نێوان کۆنسەی سەرۆکایەتی پەکەکە و کادرانی پەکەکە و حیزبی پەکە بەگشتی لەگەڵ سەلاحەدین دەمیرتاش ناوەڕۆکەکەی ئەوە بوو، چونکە دەمیرتاش لە چینی ناوەڕاستەوەتی و دەمیرتاش سیاسەتێکی تایبەتی هەیە، سیاسەتێکی تورکیایی هەیە. لەو سیاسەتە پێم وانییە زۆر ئەوەش بکەم، زۆر گۆڕانکاری بەسەردابێ. یعنی ڕاستە دەمیرتاش لە ساڵانی کۆتاییدا کۆمەڵێک زیگزاکی کرد لە تورکیا، لە شۆڕژگێری چەپی تورکایی تەماشامان کرد بووە کەسێکی ئیتر کە ڕەغبەتی شێخ سەعید و ئەمانەی هەبوو، هەتا ڕەغبەتی دینی تەماشا دەکەین ئەم شتانی گوتن و ئەوە ئەمانە پێم وایە پەیوەندی بەوە هەبوو کە دەمیرتاش هەتا ڕادەیەک لە زینداندا هەستی بە تەنیایی دەکرد، هەستی بە پشتگیری حیزبەکەی و بزوتنەوەی کوردی نەدەکرد لە بووی و هەتا ڕادەیەک ئەوەش ڕاستە. یعنی تەماشاکە ئەوەی ئوزگر ئۆزەل لە بۆ ئیکرەم ئیمام ئۆغڵو دەیکا و کردی هەتاوەکو ئێستا شەو ڕۆژ لە سەجادەیانە، ئایا دەم پارتی و پەکەکە لە بۆ سەلاحەدین دەمیرتاش کردیان؟ نەخێر. یعنی یەک خۆپیشاندانی تایبەت لە بۆ دەمیرتاش نەکراوە. وا لێرەدا ئێمە ناوی دەمیرتاش دێنین، مەبەستمان دەمیرتاش نییە، چونکە دەمیرتاش لەسەر دۆزی کوبانێ گیراوە و لەگەڵ ئەودا کۆمەڵێک کەسانی دیکە هەنا، بەڵام لە کەسایەتی دەمیرتاشدا ئیتر بۆتە عادەت کە باسی دەمیرتاش دەکەین. لە بۆ ئەمانە هیچ کامێکیان بزوتنەوەی کوردی بەگشتی چالاکێکی تایبەتی کرد لە ئەوروپا نەخێت، چالاکێکی تایبەتی لە تورکیا کرد لە ژێرگوشاردا، لە ژێرگوشاری خەڵکدا و ئەمە لە ئایندەدا چۆن دەبێ بەڕاستی ئەمە جێگای پرسیارە کە لە ئێستاوە دەبێ بیکەین، لە ئێستاوە دەبێ بزوتنەوەی سیاسی کوردی لە خۆیدا بکە و لەگەڵ ئەم تەحەدایە ئەم گۆڕانکاریە نوێیە چۆن بە شێوەیەکی عاقلانە هەڵس و کەوت دەکەن. مەبەستمان چینی ناوەڕاستە کە ڕنگ بێ هەتاوەکو ئێستا کە مەجبور بووە یەکگرتوو بێ لە مۆدووە مەجبور نەبێ یەکگرتوو بێ سیاسەتی خۆی بەڕێوە، چونکە ئەمانە کێشەی تایبەتیان هەیە. ئیتر ئەمە هەوڵەدەم لە لایفی ئایندەدا چ بەتەنیا بم چ لەگەڵ میوانێک بم باسی لێوە بکەم. حتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش تکایە بەردەوام بن لە پشتگیریەکانتان، بەردەوام بن لە لایک، لە کۆمنت، لە پرسیار و بەردەوام بن لەوەی کە ڤیدیۆکانمان و کەناڵەکەمان بە دۆست و هاوڕێ نزیکەکانتان بناسێن. کاتێکی خۆش.